سلااوڕێز هاوڕێیان هیوادارم باش بن و دڵنیا بن بیرتان دەکەم. من ئەمڕۆ دێنێ ڕۆژە لە مانگتندا بەڕاستی من پێویستم ئەوەیە ئەم دەمەژ بەئەضعەف الئیمان دەتوانم پۆستێکم بۆ لە فەیسبووک بکەن وەکو پشتگیری، یعنی کورد وتەنی بۆ تاریکی مۆمێک زۆرە قەت دەکەم مەزانم ئەم شتە، یعنی ئەگەر بزانم لە فترەی تەحقیق چۆن یعنی پۆستەکانی ئێمە نامێت کۆمنت لایک ئیمۆجی بوونە بۆ جێگەی دراسە و سەر ئێشە بۆ ئەوان ئێوە قەت ڕاناوەستن ئەگە بزانن. بۆیە ئەگەر بە قەناعەتشتان بە دین هەیە ئەوە خوا بڵێ ڕەتکردنەوەی تاغوت، یعنی ڕکنی دووەمی ئیسلامە دوای ئیمان، بۆ هەمیشە ئەبێ تێبکۆشن. خوا دەڵێ وإن جاهدا فينا لنهدينهم سبلنا، ئەبێ ئەگەر تێبکۆشن من ڕێگەتان بۆ سەردەست دەکەم. بۆی ئەم بێدەنگیە بەڕاستی خزمەت بە هیچ کەسێک ناکە و بێدەنگیە، یعنی خەنجەرێکە لە ڕۆحم دەکەوێت ئێوە لە دەرێن من لە زیندان و پێتان دەکرێت ئەبێ بەکەمی قسە بکەین، ئەبێ بەکەمی هەڵوێستمان هەبێ. خەبات ئاوایە، یعنی بە هەموو پێوێرێکی فەلسەفی دینی ئەبێ بۆی تێبکۆش، ئەبێ بەکەم نەزانی، ئەبێ بەکەمی قسە بکەیت. ئەو دەژێر پەنجەتاندا ئەوڕۆ سۆشیال میدیایە، ئەگەر ئەوەش بەکارنێنن بەڕاستی ڕەنگە من حەقیقم لەسەر ئێوە بێ. یعنی من لێرە ئەگەر حیاتێکی شخصی نیست بە زۆر ئاسایی بۆ تەنازلێکم بکرد باوکو هەر جارێ تەفاوت لەگەڵ من دەکەن، بەڵام ئەمە نەکرد لە پێناوی شکۆی کۆمەلگا، لە پێناوی دەنگی ئازاد. من بەو پێ حەقیقم لەسەر ئێوەش دەنگ هەڵبڕن، ئەو بێدەنگی ئێوە شتێکە بەڕاستی ئازارم دەدا. من بۆ شخصی تێناپۆشم، هەدەفیشم هەموو ئەوە نییە کە من دەربچم بشکم ڕۆحێک بدەم بە کۆمەلگا، بکەم تەکانێک بدەم بە دەنگی ئازادی خوازەکان. و دووبارە ڕێز و احترام ئەگە من تام بیدێ من ئێوەم لەبیرە.